أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله الأمين وعلى آله وصحبه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. أما بعد، بەڕێزان خۆشەویستان، ئێمە بە پشتیوانی خوای گەورە لە زنجیرە بەرنامەیەک هەوڵ دەدەین ڕەدی ئەو گومانانە بدەینەوە ئەوانەی کە ئاراستەی سنەتی پێغەمبەر درود خوای لەسەروی دەکرێت. وەک معلومە کە ئەم بابەتە بابەتێکی یعنی کوونە، نەک بڵێن ئێستا خەلکانێک هەن کە بە شێوازێکی تایبەت یان بە مامەڵەیەکی جیاواز لەگەڵ سنەت و لەگەڵ فەرمودەکانی پێغەمبەر درود خوای لەسەروی دەکەن. بۆیە ئێمە لەم بەرنامەی یەکەم هەوڵ دەدەین کە بە کورتی باسی مێژووی سەرهەڵدانی ئەم بیرروکەیە بکەین، کەی ئەم بیرروکەیە بە دەرکەوت، چێ بوو یەکەم کەس چۆن بە دەرکەوت، و یعنی ئەوانەی کە بڵێن ئینکاری سنەتی پێغەمبەرەکەن درودی خوای لەسەروی، یان ئەوانەی کە بە هەند وەرناگرن یان بە پێگەی سنەت بە کەم تەماشە دەکەن. ئێمە ئینشاءالله بڵێن وەکو پێشەچەیەک ئەم بڵێن بەرنامەی یەکەم ئێمە لەسەر ئەمە ئینشاءالله بە کورتی قسە دەکەین. بەڕێزان، ئێمە ئەگەر تەماشە بکەین ئەم بابەتە بڵێن زۆر کۆنە، مێژوویەکی زۆر کۆنی هەیە، بەڵکو دەتوانین بڵێن تەنانەت خودی پێغەمبەری خوا درودی خوای لەسەروی تەنەبوئی کردووە بەوەی کە کەسانێک دەرەچن کە ئەم بیرروکەیان لەلایەن دروست دەبی و ڕەدی فەرمودە دەکەن. بۆیە ئەمە خاڵێکی گرنگە کە ئێمە بزانین کە ئەمە ینی تەنانەت نەک لە بڵێن مێژووەکی نزیک، بەلکو تەنانەت خودی پێغەمبەر درودی خوای لەسەروی تەوەقوعی ئەوەی کردووە، تەکەهونی ئەوەی کردووە، و ئەمەش بەڕاستی بەڵگەیە لەسەر پێغەمبەرەتی پێغەمبەر. ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کە پێغەمبەری خوا درودی خوای لەسەروی لە چێ دەیزانی، ئەگە بێت و لە ڕێی وحیەوە بوویدانە بەزی بیتن، ئەگە چونکە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم کەس جورئەتی نەدەکرد، کەس یعنی ئەم شتەی نەدەهاتە مێشکی بکە مثلا حەدیثی پێغەمبەر، قسەی پێغەمبەر، حکمی پێغەمبەر، قەزای پێغەمبەر درودی خوای لەسەروی ڕەدی بکەتەوە. بۆیە طبعا پێغەمبەر صلی الله علیه وسلم کە باسی ئەم بابەتەمان بوو دەکات، دەڵێت نیزیکە کومەڵە کەسێک دەرەچن بەو شێوازە. بۆیە فەرمودەیە کە زانایانی حەدیث بە صحیحیان داناوە کە ئیمامی ئەحمەد و ئەبوو داود و ترمذی و ابن ماجە و ئیمامی حاکم و یعنی زۆر لە زانایان وەکو ئیمامی ابن حیبان و دارەقوتنی و بەیهەقی و لە هەموو ئەو کتێبانە حەدیثێکی زۆر بڵێن ڕیوایەت و ئەسانیدی زۆرە کە پێغەمبەری خوا درودی خوای لەسەروی دەفەرمی چی؟ دەفەرمیت یوشیک ئەن یەقعد الرەجل منکم على ئەریکەته يحدث بحديثي فيقول بيني وبينكم كتاب الله فما وجدنا فيه حلالا استحللناه وما وجدنا فيه حراما حرمناه. دعاء پیغمبر درود خواه لەسەروی دەفەرمێت چی؟ وإنما حرم رسول الله صلى الله عليه وسلم كما حرم الله عز وجل. بەڕاستی ئەم فەرمودەیە زۆر بەڕاشکاوی بە ڕوونی باسی ئەومان بوو دەکە کە یعنی تەنانەت زۆر وردە ئەم فەرمودەیە، چونکە پێغەمبەری خوا درودی خوای لەسەروی تەنانەت وەصفی ئەو کومەڵە کەسە دەکە. ئەولەن دەفەرمێت یوشک یعنی نیزیکە، و فعلەنیش لە سەردەمی سەحابە ئەمە سەری هەڵدا. لە دوای وەفاتی پێغەمبەر درودی خوای لەسەروی کە دوای چەند نمونەیەک باسەکەین، ئەمە سەری هەڵدا. بۆیە دەفەرمێت یوشک لە نزیکەوە، دوای ئەوە نەک دوای 100 ساڵ دوای 200 ساڵ ئەوجا ئەم بیرروکەیە بە دەرکەوت، نەخێر، بەلکو دوای وەفاتی پێغەمبەر درود خوای لەسەروی ئەم ظاهرەیە یعنی بڵێن وەکو ظاهرە نە، وەکو دیاردەنە، بەس وەکو حالەت بە دەرکەوت لێرە و لەوێ کۆمەڵە کەسێک هەبوو کە فعلەن فەرمودەی ڕەت دەکردەوە. تەنانەت لە هەندێک ڕیوایەت بەڕێزان هاتووە کە پێغەمبەر درود خوای لەسەروی دەفەرمێت شەبعان جالیس على ئەریکەته، یعنی ئەو کومەڵە کەسە وەکو بڵێن لەسەر تێری قسە دەکەن، کەسانی تێرن و دانیشتونە لەسەر یعنی حتا ئەریکە لێرە ڕێک دەتوانین بڵێن قەنەفە، یعنی مثلا نەک کورسیەکی ڕق و وشک، نە، بەلکو یعنی ئەمە دەلالەتی چییە بەڕێزان؟ کە ئەو کومەڵە کەسە کەسی جاهلن، کەسی نەزانن، تێرن و پاڵیان دایتەوە لەسەر شوونێکی گەرم و نەرم، لەسەر شوونێکی خۆش، ئەوجا
دەڵێن چی دەڵێن بینی ئێمە و بینی ئێوە قورئانە کەلامی خوایە هەر شتێک لە قورئان داهاتبی هەر شتە قورئان حەلالی کرد بێ ئێمە حەلالی دەکەین شتە قورئان حەرامی کرد بێ ئێمە حەرامی دەکەین بەڵام لە کوتایی فەرموودە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر فەرمووی بەڵام چاک بزانن ئەوەی کە پێغەمبەر حەرامەکەت وەک ئەوەیە کە خوای گەورە حەرامی کردووە بۆیە بەڕێزان ئەگەر دیقەت بدەین فعلا لە مێژوودا لە دوای وەفاتی پێغەمبەر درود خوای لەسەر ئەم حالەتە بەدەرکەوت کەواتە ئەمە بەڵگەیە لەسەر پێغەمبەرەتی پێغەمبەر ئەمە وەکو دەڵێن من بەینات النبوة من دلائل النبوة کە ئەمە ئیعجازی غەیبیە پێدەگوترێت کە فعلا پێغەمبەر درود خوای لەسەر یعنی ئەگەر وحی نەبوو ئەگەر خوا پێشانی نەدابی ئەگەر خوا بووی نەناردبی ئەو لە چێ دەزانی قل يعني ما كنت أعلم الغيب لو كنت أعلم الغيب لاستكثرت من الخير وما مسني السوء يعني كبيغمبر درود خوای لەسەر غیبی نەدەزانی هەندێک شت کە خوا بووی بەدەردێ خست خوا لە ڕێی وحیەوە پێشانی دەدا و ئیلا ئەویش وەکو ئینسانە کە وحی نەدەزانی بۆیە بەڕێزان دەبینین بوو نمونە چەند نمونەیەک باسەکرد یەک لە سەحابەکان کە عومرانی کوڕی حوسەینە یەکێکە لە هەوڵانی پێغەمبەر درود خوای لەسەر کەسێک دێتە لای پێ دەڵێت من باسی حەدیثم بوو مەکە تەنیا دەمەوێت قورئان پێم بڵێ قورئان یعنی لە قورئان چی باس کراوە حەدیثم ناوێت حەدیث ڕەت دەکەمەوە ئەوجا ئەم هاوڵە بەڕێزە وەڵامی دێتەوە دەفەرمێت إنك امرؤ أحمق دەفەرمێت و کەسێکی گەمژەی أتجد في كتاب الله الظهر أربعا لا يجهر فيها بالقراءة ودعاء باسی کرد یعنی بە دوور و درێژی حەدیثەکە پێی گوت و کەسێکی گەمژەی ئەتۆ لە قورئاندا هیچ ئاەتێک هەیە کە باسی بوو نمونە نوێژێنی وەڕوو بکە کە 4 ڕەکعاتە کە بە سری دەخوێندرێ کە ڕەکعاتەکان و سوجودەکان کووە و کوونیە و دوای باسی ژمارەی نوێژەکانی بۆ کرد ئەمانە لە قورئاندا هاتووە ئەدی باسی زەکاتی لێ کرد و وردەکاری زەکات و ڕۆژی و وردەکاری ڕۆژی و ئەوانە ئەسڵەکانیان لە قورئان هاتووە بەڵام وردەکاری هەمووی لە سونەت هاتووە کەواتە تو چۆن دەکرێت حەدیث جێبەجێ نەکەی یان وەری نەگری یان ڕەدی بکەوە لە کاتێک کە هەرچی ئەحکام هەیە زیاتر لە فەرمودەکان هاتووە و خوای گەورە دەفەرمێت وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم کە ئەم قورئانم بۆ تو ناردووە بۆ ئەوەی کە ئەتۆ ڕوونی بکەیەوە بۆ خەڵکانێک ئەوجا دیسان نمونەیەکی تر کە ئافرەتێک دێتە خزمەت یەک لە هەوڵانی پێغەمبەر کە ئەویش عەبدوڵڵاهی کوڕی مەسعودە ڕەزامەندی خوای لەسەر بی کە کونیەی ئەبوو عەبدوڕەحمان بوو کە پێ دەڵێت یا ئەبا عەبدوڕەحمان بلغني أنك لعنت الواشمات والمستوشمات والمتنمصات والمتفلجات للحسن المغيرات خلق الله دەفەرمێت من بیستیمە تو نەفرەت لەو ئافرەتانە دەکەی ئەوانەی کە بڵێن کوتانەکەن و ئەوانەی برو دەکەن و ئەوانەی یعنی باروکە لەسەر سەری دادن ئەو فەرمودەیەک هەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم نەفرەتی لەو جورە صیفەتانەی کردووە کە ئافرەت ئەگە بێت و بیکە گوتیتی من بیستیمە تو نەفرەت لەوانەت کردووە ئەویش لە وەڵامدا فەرمووی چی فەرمووی ومالي لا ألعن من لعنه رسول الله صلى الله عليه وسلم وهو في كتاب الله عز وجل فەرمووی باشە بوو من نەفرەت لەو کەسانە نەکەم کە پێغەمبەری خوا درود خوای لەسەر بی نەفرەتی لێ کردوون و لەناو قورئانیشدا هاتووە لەناو کتابی هاتووە ئەویش لە وەڵامدا گوتی باشە طبعا ئافرەتێکی مسلمان بوو قورئانی هەمووی خوێندبوو فەرمووی باشە من قورئانم هەموو خوێندیە لەو بەرگەواتە ئەو بەرگەوە هیچ شتێ وای تێدا نییە باسی ئەوەمان بوو ناکە ئەوجا لە وەڵامدا عەبدوڵڵاهی کوڕی مەسعود فەرمووی نەخێر ئەگە بێت و تو بە وردی بتخوێندبوو دەدۆزیەوە با باس کراوە ئەم ئاەتەی بوو دەینیتن کە داخوای گەورە دەفەرمێت وما ئاتاکم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا دەفەرمێت ئەتو دیارە جوانت نەخوێندیە باشت نەخوێندیە بڕۆ باش بخوینەوە ئەوجا دەزانی کە بەڵێ لە قورئانیشدا باس کراوە ئەم ئاەتەی بوو دەینتەوە کە خوای گەورە دەفەرمێت هەر شتێک کە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بی بۆ ئێوەی هینابی وەری بگرون و قبولی بکەن هەر شتێکیش کە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بی نەهی لە ئێوەی کردبی دوور کەونەوە لێ و یعنی جێبەجێ نەکەن یان ئیشی پێ نەکەن کەواتە ئەمە ڕاستە ئەم دەقە شەرعیە ئەم ئاەتە بە شێوازێکی گشتی هاتووە و باسی هەموو شتەکە بەڵام ئایا ئەدی سنت هەموو سنەتی ناگرتەوە هەموو قسەکان و کردەوەکان و حکمەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بی ناگرتەوە هەموو ئەمر و نەهیەکی پێغەمبەر ناگرتەوە بەڵێ کەواتە وەکو ئەوەیە کە ئێمە ئەو شتەی کە پێغەمبەر هینابیت وەکو ئەوەیە لە قورئانیشدا هەبی
ئەگەر بێت و بە ڕاشکاوی بەڕوونیش ناوەتبی مادەم خوای گەورە فەرمانی کردووە کە ئێمە دەبی بە شوێن پێغەمبەر بکەوین و جێڕایەلی پێغەمبەر بکەین و وەکو پێشەنگ و پێشەوەی خۆمان مامەڵەی لەگەڵ بکەین کەواتە دەبی ئێمە هەرچی لەلایەن پێغەمبەرەوە ثابت بووە صحیحە و وارد بووە گەیشتوتەمە ئێمە دەبی ئیشی پێ بکەین و دەبی قبولی بکەین. نمونەیەکی تر بەڕێزان ئەویش کە یەکێک کە بڵێن لە زانایان کە عەبدوڕەحمان بن یەزیدە دەبینیت کەسێک لە کاتی ئیحرام لە حەج لە کاتی کە ئیحرامی لەبەرە چووە ئیحرامەکانی دانەوە جلی خۆی لەبەر کردووە پێش ئەوەی مەسەلەن کە یعنی ڕەجمی شەیطان بکەتن و حەڵقی بڵێن سەری بکەتن و هەدیەکەی بدەت کە مەفروزەوە لەناو ئیحرامبی مەفروزەوە طبعا لە پیاوەکان مەفروزەوە جلی ئیحرامی لەبەربی ئەو جلەکەی گۆڕیە ئەویش پێی گوتی ئەتوو کارێکی هەڵەت کردووە ئەتوو چۆن خۆت گۆڕیە و جلەکەت دانەوە و ئیحرامەکەت شکاندیە و ئیحرامەکەت دانەوە ئەو جاو لە وەڵامدا گوتی چی گوتی فەرموو یەک ئاەتم بۆ بینە لە قورئانی پیرۆز کە بڵێتن ئەتوو نابیتن ئەم جلانە دابنەی جلێ خۆت لەبەرکەی یەک ئاەتم بۆ بینە لە قورئان ئەو جاو لە وەڵامدا ئەم حەدیثان ئەم ئاەتەی بۆ خوێندەوە فەرمووی وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا ئەمە ئاەتە لە قورئان ڕاستە بە ڕاشکاوی باسی ئەم بابەتەمان بوو ناکە بەڵام مادەم پێغەمبەری خوا درود و خوا لەسەربی حەجەکە بەو شێوازەی کردووە ئەو جا لە کوتایی فەرمووی خذوا عنی مناسککم من چۆن حەجم ئەنجامدا ئێوەش ئەوە ئەنجامدەن پێغەمبەری خوا درود و خوا لەسەربی دوای ڕەجم و دوای سەربڕینی حەیوان و دوای یعنی سەرتراشین ئەو جا چی کرد ئیحرامەکەی دانە و جلی خۆی لەبەر کرد کەواتە ئەتوو یعنی تاوانت کردووە و ئەتوو بڵێن مخالفەی پێغەمبەرت کردووە درود و خوا لەسەربی و مخالفی قورئانیش کردووە چونکە ئەمە قورئانە پێمان دەڵێ هەر شتێک لەلایەن پێغەمبەرەوە بی قبولی بکەن و وەری بگرن و ئەمر و نەهی پێغەمبەر وەری بگرن. بەڕێزان ئەمە وەکو گوتمان وەکو حالت لێرە و لەوێ لە سەردەمی سەحابە بەلکو لە سەردەمی تابعینیش یەک لە ئەئیمەی تابعین کە ئیمامی طاووسە طبعا دەجێرنەوە دەڵێن دوو ڕکعەت نوێژی دوای عەسری سنەتی دەکرد ئەمە بزانە ئەمە ئیمامێکی گەورەی عالمەکەش لە عولەمای بڵێن تابعین تەئویلێکی هەبوو طبعا دوو ڕکعەت نوێژی دەکرد لە دوای عەسر مع العلم ئێمە دەزانین کە سنەت لە دوای عەسر مەکروهە بڵێن باش نییە و ئینسان کە بیکەتن بۆیە ئەبن عەباس کە بڵێن یەکێکە لە هەوڵانی پێغەمبەر درود و خوا لەسەربی کە دەبینیت ئیمامی طاووس بەو شێوەزە سنەتەکە پێی گوتی تەرکیکە لەبەرەوە چونکە پێغەمبەر درود و خوا لەسەربی نەهی لە نوێژی کردووە لە دوای عەسر ئەویش فەرمووی چی فەرمووی يعني إنما نهى عنهما النبي صلى الله عليه وسلم أن يتخذ سنة فرموي پیغمبر درود خواه لسربی که نهی لکردوه بو اوی که نبی با سنتك او جش لولام دا ابن عباس فرموي چی فرموي والله من نازانم اتو آية خيرت بودا نسريت لسر ام دو ركعات سنته يان عذاب ددري لسر ام دو ركعات سنته لبرا وچوك خواي قورد فرميت ما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيرة من أمرهم ومن يعص الله ورسوله فقد ضل ضلالا مبينا اما قرآن اما قصي خواي قورد فرميت هر كاتك هر ایمان دارک چه پیاوی چه جنبی کاتی که خواج پیغمبر خوا درود خوا لسر بی امرکی کرده بی قضاءکی کرده بی رأیکی دانا بی اتونا بیت رأی خود يعني رأي كسك تر يان مخير بسر بشك بلوي كبقسي او كي يان بقسي خلق تر بكي وهر كسك بيچواني فرمان خوا و پیغمبر بكا اما گمرانكي رونو راشكا و ديار امامي مطرف بن عبد الله بن الشخير قسيك جواني هي لولامي كسكا دليت حديث بمخوينه وايشم بحديث نيه تانية بقرآن ولا من بدوا اويش لولام دقسيك جوانا كذا فرميتشي والله ما نريد بالقرآن بديلا ولكن نريد من هو أعلم بالقرآن منا فرموي إما ناما نويتن حديث يعني سنة بكين ببديل قرآن كاتي إما باسي حديث كين باسي سنة كين إما ما بس من في أوانية كسنة بكين بديل قرآن وبشت لقرآن بكين وإجباء بقرآن نكين بلام إما دمانويت بقرين وبولاي كسك بو يعني قسي كسك لهمو من
شارزاتر لقرآن حتما پیغمبر صلی الله علیه وسلم لهمو کسک شارزاتر بو لقرآن کاتی که اما ایش بح قسکان او کین که دگرین و بو تفسیری پیغمبر دوری خواه سلبی کواته اما من بس من پی اوه که بگرین و بولای کسک لهمو کسک شارزاتر لقرآن. امام دارمی دا جيرت ولا سعيد كوري جبير كيكا كلا علماء يكا كلا إيمي تابعين كا دا فرميت جارك حديثك دا خوين دوا حديثك دا جراوا يكا كلاوي بقوتي لناو قرآن بپیچواني ام حديثة هاتوا او زور لتورد بدالتن امن حديثة بو دا خوين مواتو براوردك يعني عرضك لسر قرآن باشا فرموي كان رسول الله أعلم بكتاب الله منك پیغمبر خدا درود خدا لسر بی زور لتو شارزاتر بولا قرآن پیروز چون دکر قسیک او پیغمبر درود خدا لسر بی فرموده قسیک بلی که پیچوانه قرآن بی او لتو شارزاتر بو ناکلتن هر شتک هر کسک بوابزانی که پیچوانه لگل قرآن رأسا ردی بکتوا. امام اوزاعی برزان قسیکی جوانی هيك ده فرميت الكتاب احوج الى السنة من السنة الى الكتاب ده فرميت قرآن بيوستي بسنته سنت پیوستی با قرآنیه لچه رویه ولا رویه لو رویه که قرآن پیروز بکرتی بمجملی هاتوه سنتی پیغمبر درود خواه سر بی رونی کرتوه کواتا لوانیه هر خود صحابش زور آیت هبو لیتی ندگشتن اگر نه هاتبون بچبون علای خدمت پیغمبر درود خواه سر بی پیغمبر درود خواه سر بی ام آیتانی که جه اشکال و التباس و کنارون بون پیغمبر درود خواه سر بی رونی دکرنوه کواتا قرآن پیوستی با سنته سنة بيستي بقرآنية لبروا السنة مبينية مفصلية وكو يعني ديارة. إمام السيوطي دجيرت ولا هيك لا زانان كخالد كري يزيد ده فرميتي حرمة أحاديث رسول الله صلى الله عليه وسلم كحرمة كتاب الله بيجو منزله وحرمتي فرمودكان بيغمبر درود خوالي سلبي وكو حرمتي قرآن وآياتكان إخوايا و يعني يكلا زانا كان كأيوبي سختيانية كذا محدثة جورا كان ده فرميتي قصيكي هي ده فرميت إذا حدثت الرجل بالسنة كاتك حديثك دخويني وبوكسك فقال دعنا من هذا وحدثنا بالقرآن اگر اوش بتوی قلت واز لو بينا واز لحديث بينا اما بس قرآن منبوبك تنيا اما دقرين وبقرآن فاعلم انه ضال مضل شاك بصانا امكسا قمراوة وخلكش قمرادك امهم قسانا برزان للان امهم قورزانا انا بلقي اوان براستي كسنة حجية بلقية وامانة جي اعتبارا قسي اوانا بوي ابن حزم رحمة اخوالي بيدا فرميتشي لو ان امرئا قال لا نأخذ الا ما وجدنا في القرآن لكان كافرا باجماع الامة اگر بيتو كسك بلد من تنيا لقرآن شتورا قرم ولش حديث ورنا قرم او يعني اصلا هلا اسلام درجة لبازني اسلام درجة اگر يعني بو اعتقاده باجماع زانايا بوي برزان يعني اگر بين تماشب كين اما وكو يعني حالة بدركوت فعلا قصي پیغمبر صلی الله علیه وسلم تحقیق بو لدوای وفاتی او لیره ولوی چند کسانک درچون بلام وكو فرقه وكو جماعات وكو تنظير وكو اوي كايش لسر بكنو وكو او طبعا لدواي بلين برتوازي امتي اسلامي ودواي شهيد بون امام عثمان ودواي دركوتني او همو فرقه منحرفانه وكو شيعه ورافضه وخوارج ومرجئه وجهميه وقدريه ومعتزله وهتا دواي يتر او وقتي براستي امش وكو بيروكيك وكو فكريك ككو ملكسك يعني تبناين كرت ويتوانين بلين يكم كسكت تواني ردي اوانا بدتو بشيوازك زانستي امام شافعي بوا كلا كتابي فصل كدور دريش مناظراتي خوي باسك باسي كردوا كلقل او كساني كمنكري سنبنا ولا كتابي رسالش كفصل كدانا وك تايبت بوا بحجية السنة بلقبون السنة ويعني آخر خال ليرة دمويت اما جاي بيبكم اوش اوية براستي يعني اما بيروكيك شازة لهمو سردمك هل سردمي صحابه ودواي تابعين ودواي ترو هتا استش اما مذهبك شازة اما جد الخوشبوني انساني مسلمانة يعني كدري مذهبك شازة هتا استش يك زانايكي كزانابي كمعتبر بي كفعلا بلن يعني اتباعها بي كقسي بهنت ور بجيره ام بيروكيان نية همو او كساني كام قسانيان كردوه يعني بيشتر لمنافقكاني
ويعني يان لا نفهم كان ونزانه كان بوا يان لو فرقه منحرفه كان بوا ولا دواي اوش طبعا مستشرقه كان روشالات ناسا كان هات تبناي او افكارانه ينكر وهتا استشكد بين الليره ولوي كومالا كسانه قدرت بناوي عقلانيته بناوي حداثيته بناوي قراني يعني بدان ناو كدين تبناي او فكرانه ده كان همو يشتي دوباره كردنا وهمو قسي يعني بيشترى كدين ويان قسي مستشرقه كان كترجمه كردوه بو دبي انسان مسلمان دلي بو خوش بك اما فكريك شازه بلا معنوانيه اما ك هرنستين بوي كرديان بدينا وبشيوازك زانستي اما هول دين طبعا لا بلند وانا كان ترو لبرنامج كان تريش بين سر يعني خدي او جمانه وبتابتي او جمانه زق او جمانه كزياتر إثارة ذكرتن إن شاء الله وردي وبشوازك زانستي هولدين رديان بدينا وآخر دعوانا الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين.